ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. ئەمڕۆ حوتی سێ ساڵیادی یان 29مین ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستانە. دەستپێکی بەرنمەکە جوانترین پیرۆزبایی لە خۆمان و تەواوی خەڵکی کوردستان و خانەوادەی سەربەرزی شەیدان و برا پێشمەرگەکانەکەین بۆ هیوایی کە ساڵیادی ڕاپەڕین 29مین ساڵیادی ڕاپەڕین قۆناغێکی نوێ بێت لە بزافی ڕزگاری خوازی خەڵکی کوردستاندا و هەر بەم بۆ نێشەوە تەوەری ئەم جارەی بەرنامەی ڕاڤە تایبەتە بە ڕاپەڕین سەرهەڵدان و بنیادنان بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاک ڕێبین ڕەحیم شرۆڤەکاری سیاسی. کاک ڕێبین خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس بۆ. کاک ڕێبین ئەمڕۆ ساڵیادی بیرەوەرەیەکی مەزنە لە بزافی ڕزگاری خوازی کوردستانە. 29 ساڵ لەمەوبەر خەڵکی کوردستان یەک دەنگ یەک ڕیز یەک بۆچوون یەک هەڵوێست ڕاپەڕینیان کرد و 29 ساڵ ئەم ئەزمونە بەرەنجامی ئەو ڕاپەڕینە بەردەوامی هەیە. پێم خۆشە قسەی بەڕێزت لەسەر ڕاپەڕین و چرکە ساتی یەک دەنگی و یەک ڕەنگی و یەک هەڵوێستی خەڵکی کوردستان. سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی خۆشەویست و ساڵیادی ڕاپەڕین لە هەموو لایەک پیرۆز بێ. لە ڕاستی ئەگەر زۆر ڕۆ نەچینەوە ناو مێژوو ینی فیدباکێکی دوور و درێژ بەناو مێژووان نەکەین بگەڕێنەوە بۆ یەکەم دابەشکاری 1514 و ئەوانە ئەگەر بێنەوە بۆ مێژووی نوێی دابشکردنی کوردستان کە تقریبا لە ڕێکەوتنامەی سایکزبیکۆ دەست پێکا بە نزیک بە 100 ساڵی ڕابردوو کورد لە هەر چوار پارچەکە یعنی جموجوڵ و چالاکی سیاسی و شۆڕش و بەرخودانی هەبووە دژی ئەو دەسەڵاتانەی کە خاکی کوردستانیان لە نێو خۆیاندا بەشت کردووە و بەداخەوە ینی مێژووی ئێمە وەهایە کە بەشی هەرە زۆری ئەو شۆڕش و بەرخودان و قوربانیدانە نەگەشتوتە نەتیجەیان بەو ئامانجە نەگەشتووە کە بۆ کەڵێ ویستراوە پێی بگا. هۆکارەکەشەوەیە کە لە ڕاستیدا ئەو دەوڵەتانی کە خاکی ئێمەیان لە نێواندا دەبش کراوە هەم بۆ خودی خۆیان دەوڵەتی بەهێز بوون و ئەو دەوڵەتانش کە لە پشتی ئەمان بوون و دروستیان کردون و بنیاتیان ناون دەستیان لە دەستی ئێمە بەهێزتر بۆ بۆی شۆڕشەکانمان نەتیجەی نەبووە. هەتا دێتە ڕاپەڕینی گەلی کوردستان لە باشووری کوردستان لە ساڵی 1991 کە خۆشبەختانە دوای نزیکەی 100 دەخەبات لە باشووری کوردستان لە ساڵی 1991 29 ساڵ پێش ئێستا لە هەلومەرجێکی سیاسی دیاریکراودا باشووری کوردستان و شۆڕشەکەی خەڵکەکەی توانیان ڕاپەڕیندژی ئەو ڕژێمە داگیرکەرە ئەنجام بدەن کە بێگومان هەلومەرجی ناوچەیی و سیاسی ئەو کاتە زۆر مولائیم بوو و زۆر هاوکار بوو چونکە جەنابتەزانی کە ساڵی لە دوای مۆکەڵێ ڕێکەوتنی شومی جەزائیر لە 1975 و دواتریش دروست بوونەوەی شۆڕژ لە 1976 وردە حکومەتی ڕژێمی ئەو کاتی بەغداد خەریکی دروستکردنی بە بەردەوام شەڕ بوو. بۆیە بینی لە 1980 تا 88 شەڕی گەورەی ئێران عێراقەیە کە توانای حکومەتی عێراقی بە تەواوی لاواز کرد و لەوەش خراپترەوە بوو کە سەدام و ڕژێمەکەی پەلامەری دەوڵەتی کۆیتیاندا و داگیریان کرد. ئەمە هەلومەرجێکی تازەی هێنایە ئاراوە و هاوپەیمانیتێکی نێودەوڵەتی گەورە بە سەرۆکایەتی ئەمریکا هاتە ئاراوە پرۆسەی گەردەلوولی بیابان یان هەڵبەتی گەردەلوولی بیابانیان ئەنجامدا کە سەدام و سوپاکەیان شکان و ئەمە بوو بەهۆیەوەی کە خەڵکی باشووری عێراق بە پاڵپشتی کۆماری ئیسلامی ئێران کەوتنە ڕاپەڕین دژی دەسەڵات و لە باشووری کوردستانیش خەڵکی کوردستان بە هاوکاری پێشمەرگەی کوردستان و لەگەڵ پێشمەرگەی کوردستان پێکەوە نەخێریان دا بە ناوچاوی ڕژێمی پێشوو و ئاڵای ئازادی و سربەستیان هەڵ کرد و تقریبا ئەوەی کە ئێمەی جیاواز کردەوە ئەوە بوو کە ئێمە ڕاپەڕین بوو بە نوقتەی تەحەول و گۆڕانکاری لە حیاتی سیاسی ئێماوە ئێمە بەپێی چەند بڕیارێک کە دواتر ڕەنگە لە ناو بەرنامەکە بێتە تەوەری گفتوگۆ وەکەڵێ پاراستنی ئەمنێتی کوردستان و ئەوانە بوو بە تەحسی حاصڵ و تا ئێستش بەردەوامی هەیە.
کاگرێ بندەستان خۆش بێ ڕاپەڕین وەگەڵێن دووبارە سەلماندنەوەی بوونی کورد بوو یانەوەی کە بە جۆرە جۆرەکان بڵین هاتنە دەرەوەی کورد بوو لە نەبوونەوە لە دەرەوەی مێژووە بۆ ناو مێژوو بۆ ناو ڕووداوە سیاسیەکان ئەم چکە ساتە چۆنە خوێنیتەوە لەوەی کە کورد جارێکی تر دەرفەتێکی تری بوونی بۆیەتە پێش وە بە تایبەت یەک دەنگی خەڵک یەک ریزی خەڵک بووە و بەشداری بەرفراوانەی خەڵک لە پرسی ڕاپەڕینە و سەرخستنی ڕاپەڕینە دروستە زانین کاک سەربەست لە ڕاستیە من قەنەعەتم وایە ئێمە لە قۆناغی شۆڕشیشە هەر بە پاڵ پشتی خەڵک و یەکدەنگی خەڵک بزافی شۆڕش گێڕیبانە بۆ تۆ بڕوانە کە حکوومەتی عێراقی ئەزانەیە خەڵک و شۆڕش وەکەڵێ دوانەی یەک دایکەن یان دیوی یەک دراون گوندەکان داگرێ ئیکا بە کۆمەڵگەی زۆرە ملێ مەسەلەن ئەنفال بەرهەم و ئەوینی ئەوەیە ڕژێمی پێشوو وەکتۆ ڕەسەندنەوەیەک لە خەڵکی گوندەکان دەستی کرد بە پرۆسی ئەنفال و کیمیابارانی ئاڵەبجە بە ئەماشەوە بۆیە بینی ینی ئەو کاتیش خۆ خەڵکو و شۆڕە شەرێکان گیر بوون بەڵام لە چرکەساتی ڕاپەڕینە هەلوو مەرجی سیاسی ئەقلیمی و جیهانیش بۆ ئێمەیەتە پێشەوە کە هاوپەیمانتێکی نێودەوڵەتی دژی ڕژێمە سەدامێ و ئەقلیمیەنیش بەسەلەن ئێمە لە 1970 تا 1970 کۆماری ئیسلامی ئێران هاوکاری بزافی شۆڕژگەڕی کردووە تر ئەگەر بۆ ئامانجی خۆشی بوو بێ بەڵام مدەتێک بوو تێدا پێشمەرگە هەندێک حەسایەوە هەندێک خۆی گرتەوە هەندێک ئێران لە ڕووی سەرباسی و ئەوانەوە لۆجستیەوە هاوکاری پێشمەرگەی کرد قۆناغێکی باش بوو قۆناغی لێدانی ڕژێمی سەدام لە دوای داگیرکردنی کۆی دەرفەتێکی گەورە بوو بۆ ئێمە ینی لە هەموو بارێکدا ینی دەبێت ئەوە بڵین کە هەمومان بە خەڵک و بە حیزب و بە پێشمەرگە و ئەوانەوە خاوەنی ڕاپەڕێنین و بێگومان ینی لە منداڵێکەوە بیگرە هەتاوەکو هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە ئەفرەتان و بە گەنجان و بەلاوان و بە پێشمەرگەی شاخە و بەوانەوە ڕاپەڕیمان ئەنجامداوە ینی وەکە ئەوانشی کە زۆر واقعەکە لە بیر نییە یانە و تەسویرانیان ئەوانی کە ماون دەبینی چۆن کچان و کوڕانی ئەم وڵاتە قۆڵی مردانیان لێڵ کرد و دژی ڕێژێ مەستاونەتەوە نەخێر بۆ ژێردەستەی یەکەن و بەڵێ بۆ ئازادی و بۆ سربەخۆی و بۆ سربەستی یەکەن ئەمە یەک دوو لە ڕاستیدا بۆچی ڕاپەڕین بۆ ئێمە نقطەی تەحەولە لەبەرەوەی کە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە کۆڕۆمان بەسەرا هات جارێکی دیکە ڕژێمی پێشوو ویستی کە قات و قڕیمان بکاتەوە لەوێ گەل یەک نەخێری گەورەی کرد کۆڕەوی ملیۆنی ئەنجامدا ئەم کۆڕەوە ملیۆنیە کۆمەڵگەی نێودەوڵەتی هێنایە سەرخەت و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان کۆبوونەوەی خۆی کرد بە سەرۆکاتی فەڕەنسا و قەراری 688 دەرکرا کە بریتیە لە پاراستنی گەڵی 36 عراقی کە بریتیە لە باشووری کوردستان و لەو کاتە بە دواوە ئیتر ئێمە بینە دیفاکتۆ هەتا 2003 لە دوای کەوتنی ڕژێم ئەلبەت کوردستان خەونیەوەیە بوو کە نەگەڕێتەوە جارێکی دیکە بۆ بەغدا بەڵام دیسان ئەو کاتەش ئەمریکا هاوپەیمانەکانی ویستیانەوە بوو کە عێراقێکی تازە بنیاد بنێنەوە و ئێمە لە نزمیەوە عێراقا هەموو ئەو شتانەوە و داواکارانی کە هەمانە لە دەستورێکدا جێگەی بکرێتەوە بۆیە ینی بە دژایەتی خواستی ئێمەیان بۆ مەسلەی سەربەخۆیی کرد و بۆی ئەبینی کوردستان جارێکی تر ڕۆڵی هەبوو لە بنیاددانەوەی عێراقی دوای 2003 و لە نووسینەوەی دەستور و بەشێک لەو مافانی کە ئێمە وەکەڵێ گرنگ بوو بۆمان لە نێو دەستوری عێراقیە جێمان کردووە تا چەند جێبەجێکراوە تا چەند جێبەجێ نەکراوە ئەوە جەدەلێکی دیکەیە بەڵام قۆناغە و دەبێ باستی بکەین کە ئەمە درێژای کێشە هەتا ساڵی 2017 ئێمە لە دوای با بڵین بە ڕاپەڕینەوە دوو حەدەسی گەورەمانەیە کە پێوتر لە نقطەی تەحەول و گۆڕانکاری یەکێکیان ڕاپەڕینە ئەوەکەی دیکەشیان بریتێ لە پرۆسەی ئەنجامدانی ڕفراندۆم کە لە ڕاستیە دوو حەدەسی گەورن و زۆرترین لێکدانەوە و قسە و ئەویان بە دوای خۆیان نایەناوە و ئاڵوگۆڕی سیاسی و دیبلۆماسی و قورسایی ئێمەشی بە جیهان ناساندووە لە هەموو حاڵەتێکدا ئێستا کوردستان باشووری کوردستان کارکتەرێکی گەورە و گرنگی سیاسی ناوچەکەیە و فاکتەرێکی گرنگی ڕاگررتنی باڵانسی سیاسی منتیقەکەیە فاکتەرێکی گرنگی پاراستنی ئەمنێت و ئاسایشی منتیقەکەیە و باشووری کوردستان چاوی لە بنیاددانەوەیەکی زیاتری
ژێرخان و سەرخانی ئابووری خۆیەتی و علاقەیەکی هاوسەنگ و تەندروست لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ عێراق لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و جیهانی و ئەم ڕاستە ڕێگەشی دیاری کردووە و دەیەوێت کاری لەسەرکا بەڵام مەرجیش نییە هەمیشە هەموو شتانەیە ئەمامانەوە بەخواستی ئێمە بێ لەگەڵەوە شایانی هەرێمی کوردستان زۆر شت هەبووە دەبوو بیکەین بەداخەوە تا ئێستا نەمان کردووە ئەوەش خەلە لە بەڕاستی دەستان خۆش بێ کاک ڕێبین سەبارەت بۆی کە چرکە ساتی ڕاپەڕین بەڕێستان ئاماژەی گەڕوونتانە لەسەرەوەی کە خەڵک زۆر ڕۆڵێکی گەورەی هەبووە یەکدەنگی یەکڕەنگی و بەشداری خەڵک بۆ حەماسەت و کەف و کوڵە گەورەی کە خەڵک بۆ پەڕی قوربانی داون و گیانی خۆبەخشیەوە بەشداری ڕاپەڕینێکەوە ڕاپەڕینی سەرخست هاوشانی خەڵک هێزە کوردیەکان بە تایبەتی ئەو هێزانەی لە چوارچێەوەی بەری کوردستانیا خۆیان ڕێخستە بوو ئەوانش بەشێک بوون یان داینەمۆی جوڵاندنی ڕووداوەکان بن ئەگەر بەشێکی گەورەی ڕاپەڕین خەڵکی کوردستان کردبێتی بەشێکی تاوکاریشی هێزە یان حیزب و لایەنە سیاسیەکان بە تایبەت ڕۆڵی بەری کوردستانی خوێندنەوەیتەوە بۆ ڕۆڵی بەری کوردستانی چییە لەم ڕووداوە گەورەیە؟ ئەزانی کاک سەربەست لە ڕاستیدا بێگومان ینی خەڵک پاڵپشتی ڕاپەڕین بوو بۆیە سەرکەوت بەڵام لەبیرمان نەچێ هەموو ئەو ڕاپەڕینانەش کە تەقریبەن شەعبەویان کراوە لە جیهانە ئەگەر هێزیەکیان فیئەیەکی دیاریکرا و سەرپەرشتی نەکرد بێ سەرکەوتنی بەدەست نێنا و بالنەتیجە بووە بە فەوزا و بووە بە جۆرێکانی دوای کات نەتائیجی ڕاپەڕینەکانیش تەبەخوری کردووە و وەکەڵی ئامانجی خۆی نەپێکاوە بەڵام بە حکمەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان کە پێگات بوو لە هێزیەکانی پێشمەرگەی کوردستان لە بەسەرکردایەتی بەرەی کوردستانی توانی جڵەوی خۆپیشاندەرەکان و ئامانجی خۆپیشاندەرەکانیش لە دەستی خۆی بگرێ بۆی نەچێ بۆ حاڵەتی فەوزا و ئەوانە طبعاً بەرەی کوردستانی کە تقریباً لە دوای هەشتاکانەوە وردە بەردی بناغی دانراوە ڕەحمەتی کاگدلیس بە ئەندازیاری بنیاددانی ئەم بەرەیەدا ئەندێ ڕۆڵێکی کاریگەر و گەورەی هەبوو هەموو ئەو نامە و بروسکانی کەماون لە نێوانی سەرکردەکانی حیزبەکانی نێوبەرەی کوردستانی ئەو کات بۆ ئامادەکاری و بۆ هاتنە خوارەوە ئەوانە ئاماژەیە ڕوونن کە بەرەی کوردستانی ڕۆڵی گەورە و گرنگی هەبوو لە مەسەلەی ڕزگارکردنی کوردستانە بۆیە ئەو یەکگرتووی هێزە کوردیەکان لە بەرەی کوردستانی و یەکگرتووی هێزی پێشمەرگە و یەکگرتووی گەلیش نەتائیجەکەی وها کەوتەوە کە ڕاپەڕین بوو بەو خاڵە گرنگەی وەرچەرخان و هەر ئەمەش بوو وای لە خەڵکی کرد دوای مودەتێکی کەم مەسەلەن کە ڕژێمی پێشوو ئەیویست بگەڕێتەوە خەڵک وتی ئێمە ئامادەین لەو شاخ و کەژوکەوە بژین بە ئازادانە بەڵام نامانەوێت لە شارە بژین بە ژێردەستەی و بە ژێرچەپۆکەی وە کۆڕەوی ملیۆنی ئەنجامدا ئەمە پێمان ئەڵێ لە ئێستاشا کە ئێمە لە قۆناغێکی نوێن و لە قۆناغی بەڕاستیدا بنیادنانی کوردستانێکی بەهێزین وەمانەوێت سەرخان و ژێرخانی ئابووری و وەکەڵە کۆمەلگایەکی نمونەیی و پەروەردەی دروست بکەین بۆ ئێمە هەم دیسان ئەم یەکگرتوویی نێوان کۆمەڵانی خەڵکی کوردستان و دەسەڵاتی حکومڕانیکردن بە جۆرێک لە جۆرەکان گرنگە و دەمەوێت بڵێم ئەگەر هەر هێزێکی حکومڕان یان هەر هێزێکی دەسەڵاتدار بێوێ سەرکەوتن بەدەست بێنێت دەبێت بێگومان دەبێت پاڵپشتی جەماوەر و خەڵکی لەگەڵا بێ وەگەرنا بە دەر لە خەڵک هێزی سیاسی هیچ مانایەکی بۆ نییە. کاک ڕێبین لە دوای ئەوەی کە ڕاپەڕین سەرکەوتن بەدەسێنێ تاوەی دڵی کوردستانیش کەرکووکیش ڕزگارەکرێت و دوای سنووری خایکی کوردستان تا جەمەل حەمرین ئەکەوێتە قەڵەمڕەوی دەسەڵاتی شەرعی کوردیەوە یان با بڵێن دەسەڵاتی شۆڕژێڕی کوردیەوە سەرۆک مەسعود بەرزانی بۆ یەکەمین جار لە یەکی لە کۆبوونەوە جەماوەرەکان داوای ئەوە کات کە شەرعێتی شۆڕژگێڕی بگۆڕدرێت بە شەرعێتی هەڵبژاردن. خوێندنەوەی تۆ چییە بۆەوەی کە کورد لەو چرکە ساتە مێژووی کە ئەتوانێت ناوچەکانی خۆی ئازاد بکە و ڕزگاری بەدەست بهێنێ و جۆرە لە جۆرەکان بوونی خۆی بسەلمێنێ یەکی لەو شتانەی کە بیری لەکاتەوە ئەوەیە کە پەنا بەرێ بۆ سندۆقەکانی هەڵبژاردن و هەوڵبات ئەو شەرعێتە شۆڕژگێڕیکە لە شاخێتی لە شارەکانە تەحویلی کا بیگۆڕێت بۆ پرسی دیموکراسیەت و هەڵبژاردن و پێکۆژیانی هێزەکان. ئەزانی کە سەربەست
ینی یەکێک لە جەوهەریترین خاڵەکانی کە لە دوای ڕاپەڕینی ئێمەمانە بریتە لە هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن و دروستکردنی پەرلەمان و حکوومەت یاریمی کوردستان کە لە قاڵبە دیموکراسیەکە هەنگاوێکی گرنگە و بێگومان ئەوەی کە جەنابەت باسێکەی لە شاری کۆیە ینی هێشتا لە شارەکانی دیکەی باژارەکانی دیکە تفەنگی پێشمەرگەکان بۆ ئازادکردنی شارەکانی دیکە ئاگریان ڕوبەڕووی ڕژێمی داگیرکەر ئەکردەوە. کاک مەسعود توانی ینی لەوێەوە وەک بڵێ لە بەڵندگۆیەکی بەرزەوە بڵێ ئێمە تەنها بە شەرعەتی شۆڕژگەڕی دانانیشین و ئابانەوێ ئەم وڵاتە پێش بخەین و بێگومان پێشخستنی ئەم وڵاتەش بریتە لە کرانەوە و سیستمی دیموکراسی و پلۆرالیزم و ینی بیری سیکولاری و مافەکانی مرۆڤ و پێکەوە ژیان و ئیلا ئاخری ئەوەی کە لە سیستمی دیموکراسی هەیە. بێگومان ئەمە ڕەنگە لە مەنتیقەکە ئیستیقبالێکی گەورەی لێ نەکرابێت لە وڵاتانی ناوچەیی، بەڵام لەسەر ئاستە نێودەوڵەتیەکە ئەمە نقطەیەکی تەحولی گەورەیە کە ینی ئەو سەپۆرتە نێودەوڵەتی کە بۆ هەرێمی کوردستان تا ئێسێشەیە بریتە لە دەستگرتن بە بنەماکانی مەسلەی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی ئافرەت و ینی هەموو ئەو شتانەی دیکەی کە لەگەڵ کۆمەڵگەی هاوچەرخی نێودەوڵەتیە یەکانگیری هەیە. ئەمە پەیامێکیش بوو بۆی کە بەڕاستی هەموو هێزەکان سنگ و قورسایی خۆیان بزانن و لێرەشەوە ئێمە لەسەر کورسیەک دانەنیشین و پێمان وابێ ئیتر تاپۆیە لەسەر هەر هێزێکیان هەر لایەنێکی سیاسی. خاڵێکی دیکە کە بەلای منەوە زۆر گرنگە باسی بکەین بریتە لەوەی کە لە ڕاستیە ئێمە لە دوای ڕاپەڕین چیمان کرد. ئێمە هەموو ئەو شتانەی کە کراوە ڕەنگە هەمووی ینی زۆر خواست ڕاپەڕین ناوەخنەکەی مەغزاکەی زۆر شت و زۆر ئامانجی دیکەی هەبوو بێ نەمانتوانی بێ بەدی بێنین نەمانتوانی بی بپێکین، بەڵام لە ڕاستیدا هەر هەندێک پرسیاری سادە لە خۆمان لە بکەین ینی ڕەنگەوە بە فرۆشتنەوە نییە، بەڵام دەبێ باسیشی بکەین. بۆ نمونە ئێمە کە هاتینەوە بۆ کوردستان ینی مەقسەدەم هێزی پێشمەرگەی کوردستان و حیزبە کوردستانەکانەوە کە هاتنەوە حکوومەت و پەرلەمان دروست کرا، ئێمە بوون بە میراتگەری 4000 گوندی وێران. هەموو ئەو بنیادانەی کە لە هەر سێ شاری هەولێر و سلێمانی و دهۆک هەبوون تەنها کۆمەڵێک شتی سەرخانی کرابوون کە هیچی ژێرخانی نەبوون، یعنی هیچ بنەمایەکی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستاندا بوونی نەبوو. جگە لەوە مەسەلەن تۆ بڕوانە لە ڕووی ئاوەدانیوە ئێسێمە لە چی قۆناغێکین، لە ڕووی خزمەت گوزاریەوە لە چی قۆناغێکین. مەسەلەن ئەو کاتە هەرێمی کوردستان چەند زانکۆی تێدا بوو، چەند قوتابخانەی تێدا بوو، چەند کیلۆمەتر جادەی قرتاوکراوی تێدا بوو، ئێستا چەندی تێدایە. ئەمانە نقطەی تەحولن، نقطەی گرنگن، نقطەی گەورەی گەشەسەندنی ئێمە پیشانەدەن. مەسەلەن لە ڕووی تەندروستیوە ئێمە ئەم وڵاتە چەند نەخۆشخانەی گەورەی تێدا بۆ ئێستا چەندی تێدایە. ئەمانە هێشتا ئێمە تموحمان زیاترە، دەمانەوێت زیاتری بکەین لە ئاستموح ئێمەنیە، بەڵام بۆی هەر نەڵێن هیچ نەکراوە. لەگەڵ ئەوەش ئێمە دوو سێ شتەیە کە لە ڕاستیە زۆر زەرور بووە، هەتا ئێستا دەبوو بمان بواایەوە من بە نەنگی دەزانم کەلیمانە. یەکێک لەوانە بریتە لە نەبوونی دەستورێکی هەمیشەی لە کوردستانە کە بەداخەوە بەتایبەت لە دوای ساڵەکانی 2009 ئەگەرچی لە کوردستانە دەنگی لە پەرلەمانی کوردستان دەنگیشی لەسەردرا، بەڵام لە بەرموزایەتی سیاسی وانە جارێکی دیکە ئێڵغا کرایەوە نییە. بریتە لە نەبوونی دەستورێکی هەمیشەی لە کوردستانە کە بەڕاستیەوە نەنگیەکی گەورەیە. پێم وایە ینی دەبێت لەم قولەی پەرلەمان مەسلەی دەستور تێپەڕێنرێت، چونکە ئیتر نەک ئەوەی ئێمە هەر تەخیریش بوون تێدا. دوو مەسلەی گەندەڵیە بەداخەوە کە ئەو بە احترافی هەموو ئەوانەی کە لە دەسەڵاتی ئەوانشی کە لە معارەزەن هەومان شایدیەوە دەدەن گەندەڵی هەیە. کەس ناتوانێت لە شوێنێ مەسەلەن گەندەڵی بە تەواوەتی ڕیشە کێش بکە، بەڵام مەحدود بکرێکەم بکرێتەوە وەکەڵێ بەو بڕبڵاوێ نەبێ. جگە لەوە لە ڕاستیە هەتا ئەم لە حەزیشکێ مەقسەکەین بەداخەوە حاڵێتێکی دیکە کە هەیە و خواستی ئێمە نەبووە، خواستی ڕاپەڕین ئەوانشی ڕاپەڕیان کرد نەبووە، بریتێ لەو دابشکاری کە لە نێوانی هەرێمی کوردستانە هەیە. تۆ ببینە ینی لەسرم بچووکترین حاڵەت دابشکاریەکانە بینینەوە. مەنی هەر بوون منێ سام پەتایی کە لە ئارایە پێوترێ کۆرۆنا ڤایرۆسەوە ئەوانە کە هاتووە
ینی چەند ڕۆژی ڕابردوو کە چەند حاڵەتێک لە شاری ئێمە لە سلێمانی تۆمار کرا ینی بەڕوونی لە سوسیال میدیا هەستت پێ کرد خەڵکی ینی بە عالەمی ئاشکرا ئاواتی بوو لە شارێکی دیکەی کوردستانیش حاڵەتە هەبێ ینی بۆ نمونە دوێنێشەوە حاڵەتێکی ئەو نەخۆشیە لە هەولێر ئەوە کرا من لە سوسیال میدیا لە چەندین پیجەوە دیومە بە شکرانە بژێری بەداخەوە ئەو تەقسیمی کۆمەلگای ئێمە خراپە و ئێمە دەبێت کارێک بکەین کە ئەو دابشکاریە ئەسڵەن ئەوە خواستی دوژمنانی ئێمەیە چونکە حتمما پارویەکی گەورە تۆ بتێوێ بیخۆی دەبێت پارچە پارچەی بکەیت ئەوانیش مەبەستیان لە ئێمە بە درێژایی مێژوو کە گەلی ئێمەیان پارچە پارچە کردووە لە ناکۆکی نێوان دوو گوند و دوو عەشرەت و دوو کۆمەڵە گوند و دوو شار و دوو قەبیلە وئیلا بۆیە پارچە پارچیان کردین بۆی بە ئاسانی قوت بچین بەڵام لەو کاتی کە ئێمە یەکگرتوین و وامان لێیەکە ئەو پارچە پارچە نەبین تیکێکی گەورەین بەگەر و هیچ کەسێکانان چی نەخوارێ بۆ یەکێکیش لەو نەنگیانەی کە هەمانە بریتیە لە مەسلەی ئەو دابشکاریە کە بێگومان ینی ئەوەش باینێکی خراپە جگە لەوەش ئەگەر چی لەم سەرەتا ئەم کابینەوە ینی تقریبا ناوەندێکەیە بۆ گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا لەبەرەوەی کە ئێمە تا ئێستاش بریت بەداخەوە دوای ڕفراندومیش بەشێکین لە عێراق لە ڕاستیە تا ئێستا نەمانتوانیوە ینی ناوەندێکیمان هەبێ وەزیفەی دانوستاندنی بینی هەرێم و بەغا بگرێتە ئەستۆی خۆی و ئیتر هەمیشە چاومان لەوە نەبێ ئەبێ لەسەر ئاستی لووتکە لێرە سەرۆکی هەرێم بڕاو سەرۆکی حکومت بڕاولی و سەرۆکی حکومت بێوکە لە ڕاستیشە زۆربەی هەرە زۆری ئیشەکانی بریتین لە ئیشی فەنی خوارەوە کە ڕەنگە پێویستی بەو تەشریفاتانە هەر نەبێ ئەمانە ینی شتن کە دەبوو بەڕاستی تا ئێستا بنیاد بنرایە نیمانە خاڵێکی دیکەش کە بۆ من زۆر جێگەی سەرنجەوە دەبوو ئێمە تا ئێستا هەمان بواە بریتە لە سیستمێکی پەروەردەیی لە هەرێمی کوردستانە کە بە سوودوەرگرتن لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو دنیا بەڵام بە کورداندن بۆ هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری بە وڵاتی خۆمان سوودمان لێ وەربگرتایە کە بەڕاستی جناب دەزانی ینی یەکێک لە هۆکارەکانی پێشکەوتنی هەر وڵاتێک بریتە لە سیستمی پەروەردەیی ئەو وڵاتە ئێمە تا ئێستا سوودمان وەرگرتووە گۆڕانکاریشمان کردووە بەڵام ئەو هەدەفە گەورەی کە ویستومانە لە ڕووی پەروەردەوەی بیکەین نەمان کردووە ڕۆژێک سیستمی سویدی ینی ڕۆژێک بریتیش کانسڵ ینی کە ئەمانی ئەنی تقریبا سێ لێ شێواویەکی دروست کردووە بۆیە لەناو ئەم بەتا باسی پەروەردەم کرد و بڕوای من پەروەردە کۆڵەکەیەکی ڕئیسی بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست و ساخلەمە و نەوەیەکی تەندروستە و هەست بە پرسیاریکەرە بۆ ئایندە لە هەموو حاڵەتێکدا ڕاپەڕین بنیادی گەورەی لە وڵاتی ئێمە ناوە بەڵام زۆر ئیشی گەورەمان هەبوو دەبوو بیکەین نەمان کردووە ئێستش کات درەنگ نییە بۆی کە دەست پێ بکەین و بتوانین بنیادیان بنین کاگڕێبین لە ڕووی کاتەوە 29 ساڵ تێپەڕێ بەسەر سەرکەوتنی ڕاپەڕینە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ تەنها بۆ ساڵی ڕابردوو دوای سایکس بیکەوەی کە بەڕێزە باست کرد ئێمە چەند ئەزمونێکمان هەبووە لە حکوومەتەکەی مەلک مەحموودەوە بۆ کۆماری کوردستان لە مەهاباد کە لە ڕووی تەمەنەوە نەیانتوانێت تەمەنێکی درێژ ئیدامە بکەن و بەردەوام بن تاوی لە ڕێگەی ئەو تەمەنە درێژەوە بوونێکی قوڵتر دروستکەن و استراتیژێکی باشتر دابنێن و سەرنجام شتێک بە دوای خۆیان بهێنن ینی نەیانتوانی لەوەی کە بەداخەوە ناکام بوون و نەتوانرا ئەم ئەزمونانە ببن بە ئەزمموی ڕاستەقینەوە گەورە بکرێن و فراوان بکرێن و دەرەنجامی بۆ نمونە سەربەخۆی بەدوایە بێت دەرەنجامی بەدوایە بێت کە ڕووبەر و پانتایی ئەم ئەزمونانە گەورەتر و فراوانترکرێن لەو ناوچانێکە هەبوون بەڵام ئەزمموی باشووری کوردستان هەم لە ڕووی ڕووبەرەوە ڕووبەرێکی باشی لە باشووری کوردستان گرتەوە تاوەی کە لە چرکە ساتی ڕاپەڕین تا کەرکووی شەچێ لە دوای پرۆسی ئازادی لە عێراق جارێکی تر کەرکووک و ناوچانە ئەگەڕانەوە سەر باشووری کوردستان ینی کەم و زۆر باشووری کوردستان ئەزمموونێکی گەڵاڵە کردووە و 29 ساڵیش تەمەن ڕەنگە بە خۆی قابل قسە لەسەرکردن بێ سەرواریەوەی کە بۆ نمونەی مەگلەی و گازندەمان هەیە لە چۆنەتی حکومکردن و ئیدارەدان و بابەتی دادپەروەری کۆمەڵایەتی و زۆر پرسی تریش بەڵام مانەوەی 29 ساڵی ئەم ئەزممونە قابلەوەی قسەی لەسەر بکرێەوە ڕەهەندە جیاوازەکانیشی باس کرێ یعنی مەزبوونە چەند جارێ تووشی تەحەدای گەورە بووە بەڵام 29 ساڵە بە زۆر لە جۆرەکان هەر بەردەوامە و هەر لەسەر پێی خۆی ڕاوەستاوە و لە زۆر بواریشە چڵۆپۆی بەرز بۆتەوە هەڵچووە
توانیوێتی حزورێکی گەورتریش پیشانمات خوێنەوە لەسەر بچ ئەزانی کاک سەربەست بۆی بە دوو دێڕ لەسەر هەم شۆڕشی مەلیک محمود قسەیەک بکەین 1970 کوردستان عقلی بۆ دەچێت کە مەلیک بۆ خۆی دابنێەوە حکومت بۆ خۆی دابنێ لە 1920 مەلیک لە دەرەوە ئیستیعارەکەن ئەیهێنن هاوردەیەکەن بۆ عێراقا لە بنەماڵی هاشمەکانە ئێمە لە 1970 عقلمان بەوە شکاوەوە عقلی کوردی و وەکەڵێ سیاسیەکانی کورد بۆ شکاوە کە شتێکیانە بێ ناوی مەلیک بێ پرسیارەکە ئەوەیە بۆچی مەلیکەکەی ئەوان درێژە کێشا بوو بە دەوڵەت مەلیکەکەی کۆتایی پیاد لەبەرەوەی هەلومەرجی نێودەوڵەتی ئەو کاتە لە 1940 کە جەنگی جیهانی یەکەم کۆتایی پێیە کێکەکە لە نێوانی دەوڵەتانی براوەی جەنگا دابەشەکرێت لە مەنتیقا ئێمە لەو کێکە هیچمان بۆ دانەنراوە بە کوردەکەی کورد بریتی بۆ لە کارتێکراوێ کارتێکەر نەبوو و کاریگەر نەبوو هێزیش نەبووە بۆیە دەبینی هەلومەرجی نێودەوڵەتی و بەتایبەت بەریتانیا دژی شۆڕشی شێخ محمودی نەمر و مەلیک محمود دەوەستنەوە و شۆڕشەکەی شێخ دوای دوو جاران و دوو جەولە لەبارە بن ئەوە بابەتی ینی شۆڕشەکەی شێخی نەمر لەسەر کۆماری قازیش لە ڕاستیە کۆماری قازی حەدەسێکی گەورەیە ینی لەو کاتێک کە مانتیقەکە بریتە لە ڕژێمی شاهنشایی و بریتە لە ڕژێمی وەکەڵێ بۆ ماوەیی مەلیکەت و ئەوانە ئێمە باسی کۆمارەکەین کە کۆمار لە مانتیقە نەبووە بەڵام بۆ لەبارە برێ چونکە ئەویش دوای ئەوەی کە جەنگی جیهانی دووەم کۆتایی هاتووە بە 3 ساڵ بە 2 ساڵ ئەفەن کێکی مانتیقە جارێکی دیکە تەوزیع کراوە تۆ لە نێوان براوەی جەنگەکانە ئێمە 2 ساڵ تا ئەخیرترین و هەلومەرجی نێودەوڵەتی جارێکی دیکە بۆ ئێمە لەبار نییە بۆیە بەداخەوە نەمانتوانی لە ڕاپەڕینە هەلومەرجی نێودەوڵەتی منوتم بۆ ئێمە گونجاو بوو لە 2003 جارێکی دیکە هەلومەرجی نێودەوڵەتی بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئێمە گونجا کە مافەکانی خۆمانمان لە نێو دەستوری عێراقیە جێ کردەوە دوای پێشێلکردنی بنەماکانی دیموکراسیەت و تەوافق و دەستور و وەکەڵێ ئەوانە ئێمە جارێکی دیکە بینیت کە گەلی ئێمە پەنای بردەوە بە ڕیفراندۆم و لە ڕیفراندۆ ماوتی لەبەرەوەی کە ئێمە مافەکانمان لە عێراق پێشێل کراوەوە دەبوو ئەو مافانەی کە ئەم عێراقە تازی دروستمان کرد بڕیاوی بەم مافانە هەبێ و بەگەلی ئێمە بدانێدا و ئێمە نامانەوێت لەگەڵم عێراقا بژین جارێکی دیکەشگە لە کۆمەکی نێودەوڵەتی لە ئێمە کرایەوە و بە بەرچاوی دنیاوە مۆراڵی دنیا تەحملی یەکمان سەر بەخۆی ئێمەی نەکرد ئێمە لە 25 ئەیلول ڕفراندۆممان کرد لە حەڤەی لە 16 ئۆکتۆبەر ئێمە ئەو وەزعە بەسەر هەرێمی کوردستان هات کە هات بە بەرچاوی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی و جارێکی دیکە لولەی دەباوی عێراقی ڕووکردەوە هەرێمی کوردستان و لاشەی پیرۆزی پێشمەرگە بوو بەژێری تانکی ئەمرازی ئەمریکی لە ژێر دەستی حەشدی شعبی و ئەوانە بۆیە ینی بەڕاستی ئەمانە هەمووی ئەوەن کە ئێمە دەبێت لە شتێک تێ بکەین کاک سەربەست من پێم وانەیە دەبێت ئێمە دانیشین چاوەڕێ بکەین بزانین لەکوێ هەلومەرج بار بووی ئێمە لەوێ جوڵە بکەین بەڵام دەبێت ئەوەش بزانین ئێمە زۆر جاران ناتوانین هەلومەرجەکە پێچەوانە بکەینەوە یان بڵێن بە پێچەوانی ئاراستەوە مەلە بکەین بۆیە دەبێت بە جۆرێک لە جۆرەکان لە ئێستاکە قسەکەین هەلومەرج چییە ئێمە چۆن ئەتوانین مەساڵحی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە لای خۆمان جێ بکەینەوە چۆن ئەتوانین مەبادیئەکانی کە ئەوان بڕایان پێیانە لە لای خۆمان زۆر گەشی پێ بدەین لە هەمووی گرنگتر ئەوەیە کاک سەربەست تۆ بڕوان ئێستا تایوان دەوڵەت نییە وەکو احترافی دەوری بەڵام تایوان پێنجەمین هێزی ئابووری جیهانە لەسەر ئاستی دنیا کێ دەستی تایوانی گرتووە تایوان لە بینی سڵین و لە بینی یابانە یاسین هەتا ئەم لەحزە بەو هەموو قەبارە گەورەی خۆخۆیەتی تایوان بە دوژمنی خۆی ئەزانێ نەیتوانیەوە بڕوا شارێکی تایوان داگیر بکە و نەیتوانیەوە پێشکەوتنی تایوان بەت بخە کێ ڕێگری لە ئێمە کردووە ئێمە بنیادی ئابووری خۆمان نەنێ کێ ڕێگری لەوە کردووە گەندەڵی بن بڕکەین مەسلەی سیستمی پەروەردەی خۆمان باش بکەین کەرتی تەندروستی خۆمان باش بکەین ئەمانە ئەکەوێتە سەرەوەی کە لە ڕاستیدا دیتر کە ئێمە تاخیر کەوتوین لەوەی کە ئەمانەمان بە باشی نییە ئێمە ئەو کاتێک کە توانیمان سیستمێکی ئابووری هەمە ڕەنگی چاکمان هەبێەوە دژایەتێکی گەندەڵی بەهێزمان هەبێ سیستمێکی پەروەردەی باشمان هەبێ سیستمێکی تەندروستی باشمان هەبێ جادە و ڕێگەوبان و مەتارات و ئەوانەی خۆمانمان بە شێوازێکی جوان و شاری مۆدێرن و ئانەمان تەقدیم کردوە بوژانەوەی کەرتی ئابووری خۆمان تەنها نەمان بەسەوە بە یەکسەر چاوەکە بریتێ لە نەوت کەس ڕێگری ئێمە نەکردووە ئەو کاتێ ئێمە توانیمان ئەمە بکەین کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێک مامەڵەی دەوڵەتی لەگەڵتەوە کە هەرچەند ئێستش بە دوای 16 ئۆکتۆبەریشەوە بە دوای ئەو کودەتا گەورەی کە لەسەر هەرێمی کوردستان کرا
لە ئێستاژە هەرێمی کوردستان گەڕاوەتەوە سەرمێزی گفتوگۆ دانوستاندن و هەرێمی کوردستان ئێستا عاملێکی خەیری منتیقەکەیە و هەرێمی کوردستان تقریبا مامەڵەیەکی نیمچە دەوڵەتی لەسەر ئاستی دنیا لێکرێت و ئیستیقبالانێک کە لە سەرۆکی هەرێمی کوردستانەکرێ لەلایەن ترامپەوە و ئیستیقبالانێک کە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکرێ لە کۆنگرە جیهانیەکان دەرخەری ئەو ڕاستیان کە هەرێمی کوردستان کارکتەرێکی زیندوو گەورەیە، بەڵام لە ڕاستیە دەتوانین ئەم کارکتەرە زیاتر و زیاتر لەسەر ئاستە نۆخۆیەکەوە لەسەر ئاستە جیهانەکەش گەشە پێ بدەین، یعنی توانە هەیە بۆی ئەمە بکەین. کاکڕمیان دەستخۆش بێت سوپاس بۆ ئەمەدەبوونی جەنابەت کاتی بەرنامەکەمان تاڵ بوو بۆ هیوایی کە ئەو پێشنیاز و ئەو سەرنجین جەنابەت تا لە ساڵانی داهاتوو کە یادی ڕاپەڕی نەکەینەوە بەشێکی زۆر بە تایبەت لەسەر پرسی حکمی ڕەشید و ئەوەی بەڕێزت باسیەکەی پەروەردەیەکی باشتر و تەندروستێکی باشتر و گوزەرانێکی باشتر بۆ هاوڵاتی ببێ بە بەشێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕی. سواز بۆ ئامادەبوونتان، خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. ئەزدان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.